کاتتان باش من تریفە تۆفیق ئەندازیاری کشت و کاڵم لە بەشی باخچەکانی سلێمانی سەر بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هۆبەی ڕزگاری لێ ئەمڕۆ باسی ڕۆکی یاسەمینەکەین. ڕۆکی یاسەمین ناوە زانستیەکەی جاسمینە. ئەمڕۆکە ڕۆکە هەڵواسراوەکان و دەوانەکانە. ڕۆکی یاسەمین ڕۆکێکی هەمیشە سەوزە کە سێ جۆری هەیە، عەرەبی و عێراقی و هیندی. باوترین جۆریان ڕۆکی عێراقیەکەیە کە لەگەڵ کەش و هەوا و خاکەکە خۆیە گونجێنێت. ئەم ڕۆکە پێویستی بە تیشکی خۆر هەیە، پێویستی بە تیشکی خۆر هەیە کە ڕۆژانە و هەروە پێویستی بە سێبەریش هەیە کە 4 بۆ 6 ساعت بێت. تیشکی خۆرەکەش سەرچاوێکی سەرەکی بۆ گەشەکردن و زیادکردنی ڕواکەکە. هەروە پێویستی بە خۆراکیش هەیە NPK 2020 کە سەرچاوی سەرەکیەکەی نایترۆجینە کە بۆ زیادکردن و گەشەکردنی ڕواکەکەیە. شوێنی گشتی نیشتیمانی گشتیەکەی لە باشووری ئاسیایە، بەتایبەت لە ئێران و هیند و سین و هیمالایە. و ئەم جۆرە ڕۆکە بە شێوی زیادکردن بە شێوی ڕواندنەکەی زیاتر لە باشترین فەسڵ لە بەهارایە کە بڕوێندرێت. وە لە زستانیشە ئەکرێ، بەڵام لە زستانە ئەبێ لە ژوورەوە بێت و لە سەرەتای بەهار بهێندرێتە دەرەوە و گواستنەوەی بۆ بکرێت. ڕۆکەکە زیاتر بۆ ئەناسرێتەوە، ڕۆکێکی زۆر بۆن خۆشە، زۆر بۆن خۆشە و بە بۆنەکەیە گوڵی یاسەمین ئەناسرێتەوانێ. دوو جۆر گوڵیش ئەکات، لە دوو جۆر گوڵمان هەیە کە ڕەنگی زەرد و سپیە، زیاتر گوڵ دەرکردنەکەشی لە بەهار و هاوینایە. هەنێک کاتیش لە زستانە گوڵەکات، ئەم بەهۆی بۆ نەخۆشەکەشیەوە بە هەمان شێوە هەر ئەناسرێتەوانێ. جۆری ڕۆکی یاسەمینیش کاتێک بڕینی بۆ ئەکرێت یان زیادکردنی بۆ پاراستنی شێوەکەی و مانەوەی ڕۆکەکە لە دوای گوڵکردنەوانێ پێویستە بڕینی بۆ بکرێت بۆی شێوەکەی خۆی بپارازێت و جوان بێت و گەشە بکات و گوڵی زیاتر دەربکە. سوودەکانیش وە بەکارهێنانەکانیش بەپێی توێژینەوەی جیهانی لە دروستکردنی بۆن و کە بە بۆی بۆ نەخۆشەکەیوانێ بەکارهێندرێ و هەروەها زەیتی سروشتیشی لە دروست دەکرێ و لە چاشا بەکارهێندرێت کە تامێکی زۆر خۆش و تایبەتی هەیە. و تووشی نەخۆشیشە بێت کە تووشی حەفارە بێت کە ئەمەش بەهۆی چارەسەرەکەی بۆی بڕینەوە چارەسەر ئەکرێت. و هەروە ئاودێری ئەم ڕۆکەش پێویستە بە ئاودانێکی باش هەیە کە لە هەفتەیەکە 2 بۆ 3 جار لە هاوینە ئاو بدرێ و لە زستانە 1 جار بەسێتی و هەروە نابێت زیادە ڕۆیی لە ئاوەکەشیا بکرێت چونکە ئەبێتە هۆی ڕزینی ڕۆکەکە.